خۆی لە بنەمایە بەغدا وەکو دەرفەتێک وایە بۆ هەرێمی کوردستان کە لەگەڵ یا سوود لەو دەرفەتە وەرگێت لە ڕووی ئابووریەوە لە ڕووی سیاسیەوە چونکە لە چوارچێوەی دەستوری عێراقا هەرێمی کوردستان لە بەرژەوەندیەکانی لەگەڵ بەغدا پێکەوە بەستراون و ئەمە بێجگە لە ڕووی واقعیەوە سیاسەتی دراو لە بەغدایە بانکی مەرکەزی لە بەغدایە و تەنانەت کاتێ هەرێمی کوردستانی عێراق بیانەوە قەرزێ بکەنەوە هەرەبێت لە ڕێگەی بەغداوە بێ و چونکە هەرێمی کوردستانی هێشتا هەرێمەوە دەوڵەت نییە تاوەکو بتوانێت سەر بۆ خۆیانە لە بانکی دەولی یا دامەزراوەیەکی دارایی جیهانی یا لە وڵاتێک قەرزکا بۆیە دەستبەردان لە بەغدا لە ڕاستیە ناڕاستە لە ڕووی واقعیەوە بۆ هەرێمی کوردستان. بۆچی بەغدا هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا ڕێناکەوێت لە ڕاستی ئەمە یشێکی عاقلانە نییە، یعنی هەموو دراوە واقعیەکان هەموو پێدراوە واقعیەکان پێمانەڵێت هەر لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا ڕێک بێت تەبا بێ و سوود لەو دەرفەتە وەرگێ لە ڕووی دەستوریەوە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی داراییەوە خۆی پێ بەهێزکە. بەڵام کاتێک هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا ڕێک ناکەوێت مانای وایە شتانێک هەن لە پشت پەردەوە ڕێگرن لە بەردەم ئەم ڕێککەوتنانە بە تایبەت گرێبەستەکانی نەوت کە بە بڕوای من ڕێگری سەرەکین ئەو گرێبەستانەی کە بەنادیاری بە تاریکی لە دەرەوەی پەرلەمان لە دەرەوەی ئیرادەی گەل کراون و ئەمەش بژاردەیەکی زۆر خراپە کاتێ هەرێمی کوردستان 5 دانە ساڵە لە دۆخێکی زۆر خراپایە ئایا درێژە بەم سیاسەتەدا و لەگەڵ بەغدا ڕێناکەوێ و بەردەوام بێ لەسەر برسیکردنی خەڵک چونکە ئەگەر لەگەڵ بەغدا ڕێک ناکەوێ مانای وایە بێ خۆی بژاردەیەکی باشتری هەبێەوە خۆی بتوانێت لە ڕووی داراییەوە لە ڕووی ئابووریەوە ئیدارەیەکی باشتر لەوەی بەغا هەیە بۆ هەرێمی کوردستانی بدا. خۆی لە ڕاستیە کێشەی ئێستەی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا سەبارەت بە موچە و دارایی بە پێی یاسای بودجە چ 2019 و ساڵەکانی پێشووتریش چ 2021 کە ئێستا لە پەرلەمانە و گفتوگۆوە کرێ چارەسەر کراوە هیچ کێشەیەک نییە و کێشەکە لە هەرێمی کوردستانە کە پابەندیەکانی بەرامبەر بەغدا جێبەجێ ناکات و بەبێ گەڕانەوە بۆ دەسەڵاتی شەرعی کە نوێنەرانی گەرن پەرلەمان بڕیارەدا سەر بە خۆیانە بۆ نمونە ئەو ئیلتیزامەی لە بەرامبەر وەرگرتنی شایستەی دارایی لەسەر هەرێمی کوردستانە بریتە لە ناردنە دەرەوەی فرۆشتنی 250,000 بەرمیل نەوت لە ڕێگەی کۆمپانیای بە بازاڕکردنی نەوتی عێراقیەوە کە پێوترێ سۆمۆ. کاتێ ئەمە ناکە بەغداش لە دۆخێکی لەم جۆرەی ئێستەی سیاسی و داراییە خۆی ناچار نابینێ لە بودجە و موچە بەبێ ئەم ڕێککەوتنە بەبێ ئەم پابەندیەی هەرێمی کوردستان بنێرێت بۆ هەرێمی کوردستان. بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەت لە ڕووی ئابووری و داراییەوە هیچ پلان و بەرنامەیەکی نییە. من دیقەتم داوە تەنانەت حکوومەت و وڵاتانی زۆر گەندەڵ و دواکەوتوی دنیا وەکو ئەفغانستان و عێراق لە هەموو دۆخەکانە یاسای بودجیان هەیە کە یاسای بودجەت هەبوو معنای وایە تۆ پلانی دارایی و ئابووری و کۆمەڵایەتیت هەیە بۆ ساڵێکی وڵاتەکەت. بەزەوە هەرێمی کوردستان 7 دانە ساڵە هیچ بەرنامە و پلانێکی ئابووری و دارایی نییە کامە دۆخێکی زۆر خراپە وای کردووە تەنانەت وەزیرەکانیش ناتوان بزانن ئەم ساڵ کە ئێمە لە 2021 چی ڕوئەدا و خەڵک موچێ ئەبێ یان نا بازار گەشەیەکە یان نا کەرتی تایبەت دەبوژێتەوە یان نا پرۆژەکان وەگەڕێنەوە یان نا هەرێمی کوردستان بۆ ئایندە هەرێمی کوردستان چی ئەکات و بەهۆی ئەو زۆرینەیەش کە لە پەرلەمان هەیە بەداخەوە دەستێکی سەرۆکاتی پەرلەمان کە لە ئیدارەدانیا زۆر ناسەرکەوتوانە ناموەفەق بوون لە ئیدارەدانی پەرلەمان بۆتەوەی ئەوەی پەرلەمانیش ڕۆڵی نەبێت لەوەی حکوومەت بهێنێتە ژێر بەرپرسیارەتەکان بەرامبەر بە ژیانی خەڵک. ئەوەی تا ئێستا لە عێراق بەڕێوە ڕۆشتووە بە تەوافقی سیاسی بووە بە ڕێککەوتن بووە لەوانەیە زۆر شت هەیە لە تەوافقا پێچەوانەی دەستورەکەش بوو بێ بەس کردویانە ئەم کۆمەڵە تەوافقا وای لێ هاتووە ئێستا ئێمە کێشەمان بۆ دروست بووە. ئێمە ئەڵێن خەتای حکوومەتی مەرکەزیە حکوومەتی مەرکەزیش ئەڵێ خەتای حکوومەتی هەرێمی کوردستانە. ئێمە دەستورمان هەیە هەردوو لاتوانین لە ژێر سێبەری دەستورە داوای مافەکانی خۆمان بکەین و چارەسەری کێشەکانی خۆمان بکەین بەڵام بەداخەوە هیچ لایەکمان وەکو خۆی پابند نابێ بە دەستورەوە.
ئێمە ئەوەی کە داوامان کردووە ئێمە داوای بودجەی شایستەی هەرێمی کوردستانمان کردووە کە ئەمە لە دەستورە جێگەی کراوەتەوە وەکوتیم ئێمە دەستوری عێراق دەستورێکی پاک و بێگەردەوە مافی سەرجەم نەتەوەکانی تیا جێگا کراوەتەوە. ئێستا ئێمە ئەگەر وەکو خۆمان داوا بکەین لە ڕووی دەستوریەوە کارەکانمان بۆ جێبەجێ بکرێ مافەکانمان پێ بدرێت پێم وایە نە ئێمە زەرمەندین نە حکوومەتی مەرکەزی زەرمەندە ئەوانەیشی کە وەفدەکانێکن وەکوڵێم ئێمە هەندێک شتمان بە تەوافق کردو ئێستش هەر ئەمانەیە بە تەوافقەکە بڕوانە ئەبا لە ژێر سێبەری دەستورە چارەسەری کێشەکان بکرێ پێشم وایە وەکوتم لە ژێر سێبەری دەستورە کێشەکان چارەسەر بکرێ هیچ لایەک زەرمەند نابێت. ئەوەی کە ئەم وەفدەی کە وەفدی هەرێمی کوردستان کە چووەتە بەغدا وەکو باسم کرد طبعاً بە پێی دەستور داوای مافەکانیان کردووە بەس وەکو ئەشلەم هەندێک لە هەندێک ڕوانگەوە ڕۆیشتون کە ڕوانگەی تەوافقی بووە ئەمەش حەقی خۆیەتی بەڵام ئێمە نەهاتوین داوا لە حکوومەتی فیدراڵ بکەین بڵین لە مافی دەستوری خۆمان زیاترمان پێ بدەن و ئەگەر کێشەیەکی دەستوری هەیە لە لای هەرێمی کوردستان من سەیرم لێ بۆ حکوومەتی فیدراڵ نایەت بڵێ بە پێی دەستور ئەمە مافی ئێوە نییە. ئەوەی کە وەفدەکە ڕۆشتۆ من بە دڵنیاتانەکەمەوە کە داوای مافە دەستوری و یاسایەکانی خەڵکی هەرێمی کوردستانیان کردووە نەک داوای شتێک کە لە دەرەوەی دەستور و لە دەرەوەی مافی یاسایی خەڵکی هەرێمی کوردستان بێ. ئێمە کێشەی خاکمان هەیە ئێمە کێشەی ئەتوانم بڵێم یعنی کۆمەڵێکی کێشەمان هەیە کە ئەمڕۆ وەکوڵین لە هەرێمی کوردستانە ئێمە کێشەی خاکمان هەیە لەگەڵ ئەوانە پێویستە ئەم کێشەیە یەکلای بکرێتەوە مادەی 140 تا ئێستا بۆچی جێی نەکراوەتەوە هۆکار چیە تا ئێستا ماجەی 140 پەک خراوە ئەمە کێشەکانە کێشەی ئەمە تەنها لە ڕووی داراییەوە نییە کێشەی خاک و کێشەی نەتەوایەتیشمان لەگەڵ ئەوان هەیە. Şef fayda başlar, şef fayda başlar.